ئیمانداران، وتاری ئەمڕۆمان باسی ئارامگرتنێک ئەسەبر. ئارامگرتن یاخۆ کەلیمەی سەبر لە مانە زمانوانیەکەیدا بە کوردی مانای خۆگرتن و ڕێگرتن هاتووە. یعنی کە ئەڵێی من سەبرەگرم یا من ئارامەگرم واتە من نەفس و دەرونی خۆمەگرم لە گوناه و تاوان یاخۆ لەو ناڕەحەتێ و ناخۆشیانەی کە بەسەرم دێت. و ئارامگرتن و سەبرگرتندا ئەندێت بە یەکێ لە سەرەکیترین ڕەوشتە بەرزەکانی مرۆڤ. بۆیە ئەم ئارامگرتنە پێویستە لەسەرمان، کە ئینسان ژیانی ئینسان هەمیشە لە خۆشیان نییە، هەمیشە لە سیحەتان نییە، هەمیشە لە دەوڵەمەندیان نییە. فەقیری دێ بەسەر تا شەڕ و ئاژاوە دێ، نەخۆشی دێ. ئەمانە پێویستە ئینسان فێری سەبر بێ و خۆی ڕابهێنێ لەسەر سەبر. و جۆرەکانی سەبر ئەوەیە ئینسان یەکەمیان ئەوەیە ئینسان ئارامگر بێ لەسەر سەرپێچیەکان و لەسەر گوناه و تاوان. ئەو مەعسیەت و گوناهانە کە ئیسلام دایناوە بە گوناه بە تاوان، ئێمە چۆن بتوانین سەبرگرین، ئارام بگرین، ئەنجامیان نەدەین و لیان دوورکەوینەوە. ئەوە گەورەترین سەبرە. و سەبری دووەمیان ئەوەیە ئەو ئیطاعە و گوێڕایەڵیانەی کە خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمریان پێکردوین و فەرمانیان پێداوین چۆن خۆمان ڕابێنین، سەبر بگرین، ئارام بگرین لەسەر جێبەجێکردنیان و بە ئەنجام گەیاندنیان بۆ ڕەزامەندی خوای تەبارەک و تەعالە. جۆری سێیەمیان سەبرە لەسەر ئەلئەقدار دونیەویە، لەسەر بەڵاو نەهامەتی دنیا، لەسەر نەخۆشی، لەسەر فەقیری، لەسەر زەرەربوون، لەسەر کارەسات هاتن، لەسەر مردن. چۆن ئێمە خۆمان ڕابێنین لەسەر ئەو سەبر و ئارامە کەوا ئەو جۆرانەی سەبر هەم لە کاتی ئیطاعە و جۆرانی خوای گەورەیە، هەم لە کاتی مەعسیەتە چۆن لێی دوورکەوینەوە، هەم لەسەر ئەو ناخۆشیانەی لە دنیا بەسەرمان دێ ئارام بگرین و بە سەبر بین، چونکە یەکێکە لە بەڕەوشتە هەرە بەرزەکانی مرۆڤی موسڵمان و ئیماندار. سەبر لە قورئانی پیرۆزدا زیاتر لە 90 شوێنە هاتووە. ئەمە نیشانەی ئەوەیە کەوا ڕەوشتێکی بەرزە، خولوقێکە پێویستە ئێمە خۆمان ڕابێنین لەسەری. ئارامگرتن لە قورئانە یەکی لەو ئایەتانە کە هاتووە خوای گەورە مژدە ئەدا بە ئارامگران و ئەفەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِنَ الْأَمْوَالِ وَالْأَنْفُسِ وَالثَّمَرَاتِ وَبَشِّرِ الصَّابِرِينَ. سوێن بەخوا تاقیتان دەکەینەوە بە کەمێک لە ترس و بیم و لە برسێتی و کەمبوونی ماڵ و سامان و مردنی کەس و کار و خزم و خۆشەویستان و هەروەها تیاچوونی بەرووبووم و کشتوکاو. ئامانە هەمووی بەسەرمان دێ لە ژیانە کە ئێمە تیاهاشین. بۆیە ئەفەرمێ وەبەشر الصابرین، وعدە مژدە بدە بۆ کەسانی خۆراگر و ئارامگرن لە بەریە. چکە بەڕاستی ناخۆشی دێ، ئێمە چەند ساڵ لە لەم وڵاتین، هەیە 10 ساڵ، 20 ساڵ، 30 ساڵ. هەموو ساڵێ ئەم وڵاتە چەند ساڵێکە یەکەمین خۆشترین وڵاتی سەرئەرزە. بە خەیاڵی هیچ کەسێکمانە نەهاتوە ڕۆژێک لە ڕۆژان ترس و بیم بێتە ناو ئەم وڵات و ئێمە لێرە بترسین. بەڵام ئەمە ژیانە، ئەوەی کە تۆ تەسەووری ناکەی، ئەوەی بە خەیاڵتان نایە دێت. ولقد خلقنا الإنسان في كبد. خوای گەورە لێ مرۆڤەکانمان دروست کردووە لە ناڕەحەتی. ئیسمامی ئەحمەد ئەفەرمێن ئیسراحەت نییە تاوەکو نێ پێ نەخەیتنەوە باشتر، ئەلەوەی ئیتر ئیسراحەت. بۆیە ئینسانی موسڵمان پێویستە هەمیشە ئامادە بێت بۆ ئارامگرتن، بۆ سەبرگرتن، خۆی ڕابێنێ لەسەر ئارامگرتن و سەبرگرتن. چکە ئارامگرتن کردارێکە خۆشەویستی خوای بەدەستێنی لەسەری. کەسی ئارامگر بێ، سەبرگر بێ لەسەر تاعات، لەسەر مەعسیەت، لەسەر ئێش و ئازار و موسیبەتەکانی دنیا، خوای گەورە خۆشی ئەوێ. والله يحب الصابرين. خوای گەورە ئارامگر و
خۆراگەرەکانی خۆشێ بێت. و هەروەها ئارامگرتن لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندەها فەرمودەمان هەیە کە هانمانەدا لەسەر ئارامگرتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن عظم الجزاء مع عظم البلاء. گەورەی پاداش کە خوا بیداتەوە بە ئیماندارەکان بە موسڵمان ئەوەیە چەند گوناهەکە چەند ئێش و ئازارەکەت چەند بەڵاو تاقیکردن و مصیبەتەکەت گەورە بێ ئەجر و پاداش زیاترە بێ ئەگەر ئینسانێکی سابر بیت ئەگەر ئینسانێکی خۆڕاگر بیت. وإن الله إذا أحب قوما ابتلاهم. خوای گەورە ئەگەر قەومێک میلەتێک گەلێکی خۆش ویست تووشی تاقیکردنەوەیانەکە تووشی بەڵایانەکە بەڵا بەوەی ناکە ڕەخی لێیان وەکو تاقییان نەکاتەوە بزانە سەبرەکەن بزانە ئیمانیان ڕاستە بزانە تەواون ئیمانداریان. فمن رضي فله الرضا. هەر کەسێ ڕازی بوو بە ئەقداری خوای گەورە بە تاقیکردنەوەکانی بە ئیبتیلاکانی ئەوە ڕەزامەندی خوای گەورە بەدەستهێنێ. ومن سخط فله السخط. ئەوەش ناشکر بێ ناڕزایی دەربڕێ کوفر بکە دوورکەوێتەوە ئەوە بۆ خۆیەتی. وعلي سعيد وابو هريرة أفرمون يمن جمعا لبيغمبر إخوة صلى الله عليه وسلم أي فرموه ما يصيب المؤمن من وصب ولا نصب ولا سقم ولا حزن حتى الهم إلا كفر به من سيئاته. وفي الرواية حتى الشوك يشاك. أو دو صحابة برزا فرنجمان لبيغمبر إخوة صلى الله عليه وسلم كوا فرميت هيج إيمان دارك نية توشي ناراحتيك به توشي مصيبتك به توشي زلالك به توشي إيش وآزارك به هر شتێک تۆ تەسەووریەکەی تەنانەت خەم و خەفەت مەراقێک دڵتەنگیەک ناخۆشیەک تەنانەت تۆ ئیشەکەی دڵکێ بچێ بە پەنجەکە ئازارێکی پێیەکات چەند بەسیتە. ئەفەرمێ ئەوانە هەر هەمووی گوناه و تاوان لەسەر ئیماندار کەم ئەکاتەوە ئیسکرێتەوە. ئەمەش بژدەیەکی خۆشە بۆیە ئێمە ئەو ناڕەحەتیانەی کە بەسەرمان دێت سەبر گرین لەسەری ئەو گوناه و تاوانە زۆرەی کە کردومانە خوای گەورە بۆمان نەسوێتەوە پاداشمانەداتەوە لەسەری. بۆیە زانایانە فەرموون ڕەحمەتی خوام لێبێ ئەفەرموون ئابارانگرتن و سەبر نیوەی ئیمانە. سان ئەگەر سەبری نەبوو ئیمانەکەی دۆڕێنێ. هەر بۆیە موسڵمان دوو جۆر بەندایەتی لەسەرە. دوو جۆر بەندایەتی ئەمێ بکەین. یەکەمیان ئەوەیە بەندایەتیەک لەسەر خۆشی لەسەر ئەوانەی کە حەزمان لێتی لەسەر تەندروستیمان کە ئەگەر تووشمان بوو ژیانمان خۆش بوو ماڵ و ناومان هەبوو سەیارە ئەوەی ویستمان بیمە لەشمان ساغ بوو ناخۆشیمان نەدی هەر چیەک ویستمان بەدەستمان هێنا پێویستمان بۆ ئێستا کە سوپاسگوزاری خوای گەورە بکەین سوپاسی بکەین چونکە ئەگەر سوپاسمان نەکرد خوای گەورە لێمان ئەبڕێت لێمان تووڕە بێت وەلئین شەکەرتم لەئەزیدەنەکم. بەڵام ئەگەر سوپاسگوزار بووین خوای گەورە بۆمان زیاد دەکا و زیاتر و زیاترمانەداتێ. بۆیە بەندایەتی یەکەم ئەوەیە کەوا لەسەر خۆشیەکان سوپاسگوزاری خوا بکەین. و دووەمیان ئەوەیە لە کاتی ناسۆر لە کاتی ناڕەحەتی لە کاتی نەهامەتی لە کاتی نەخۆشی لە کاتی شەڕ و دەربەدەری ئەوەیە کە ئارام بگرین بزانین ئەمە کە ئەقداری خوای گەورەیە و خوای گەورە بەسەری هێنا و هیچ شتێک نابێت ئیلا خوای گەورە نەبێ بەسەرمان. قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. هیچ شتێک بەسەر ئێمە نایە ئیلا خوای گەورە بۆی نەنووسیبین نەچارەی نووسبین. ئارامێکین سەبرێکین لەسەری لەسەر ئەوە خوای گەورە پاداشمان ئەداتەوە و ئاسوودەیی و خۆشیمان بۆ هێنا. بزانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چیمان پێ عجبا لأمر المؤمن. ئەفەرمێ من سەرم سوڕ ئەمێنێت لە کاری ئیماندار تەنها ئیماندار چکە ناوی مؤمنی هێناوە. إن أمره كله له خير وليس ذلك لأحد إلا للمؤمن.
ئەفەرمێ هەموو کاروبارەکان خۆشی ناخۆشی ترشی تاڵی تاریکی ڕووناکی شەڕ ئاشتی سەحەت نەخۆشی هەر هەمووی خێرە بۆ ئینسانی مسلمان و تەنها ئەمەش تەنها بۆ ئینسانی ئیماندارە بۆ ئینسانی کافر نییە بۆ منافق نییە تەنها بۆ ئیمانداری ڕاستەقینەیە ئەو هەموو لە هەموو حاڵەتێکە تۆ چی چاکە و خێر بوویت إن أصابته السراء شكر فكانت خيرا له ئەگەر تووشی خۆشیە بوو دڵخۆشیە بوو سینە فراوانیە بوو چاکەیەک بوو لە دنیا سوپاسی خوای گەورەیەکە ئەزانێ ئەوە لەلایەن خوای گەورەوەیە الله سبحانه وتعالى أو بخشي ببخشيوه سباس يك الحمد لله سباس بو خوای گەورە ئەوە خێرە وإن أصابته الضراء صبر فكانت خيرا له بەڵام ئەگەر تووشی ناڕەحەتی بوو تووشی نەخۆشی بوو تووشی دەرد و بەڵام مصیبەت بوو سەبری کرد و ئەزانێ ئەوە لەلایەن خوای گەورەیە و خوای گەورە بە سەرگرتنی پاداشی دەداتەوە و گوناه و تاوانی لێکرد ئەوەش خێر واتر لە هەردوو حاڵەتەکە لە خۆشی و لە ناخۆشیە خێر و چاکەیە بۆ ئینسانی مسلمان و ئیماندار و یەکێ لە پیاوچاکانە فەرمێ نەسیحەتمان نەکات لە کاتی خۆشی ناڕەحەتی لە کاتی غەمە هەمما کە تووشمانە بێت چاو لە پێغەمبەران بکەین ئەفەرمێ من تعجبم لێ دێ کە ئینسان تووشی زەرەر و زیان ئەبێت ئەو قەولەی خوای گەورە لەبیرەکە کە ئەفەرمێ ئینی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین ئەیوب کاتێک تووشی نەخۆشی بوو ئەو دوعایی کرد ئەفەرمێ کە ئینسان تووشی غەمێکە بێ تووشی زەرەرێکە بێ تووشی نەخۆشیەکە بێ بۆ دوعای لەبیرەکات چونکە هەر ئەو دوعایەوە خوای گەورە لە پاشی ئەفەرمێ فاستجبنا له فكشفنا ما به من الضر خوای گەورە پاشی ئەوەی کە تۆ داوای ئەو دوعای ئەیوبەکەی خوای گەورە ئەفەرمێ ئێمە ئەو زەرەرە ئەو زیانە ئەو نەخۆشیمان لەسەردا بێت هەرچێکی هەبوو لەسەرماندا بوو قەرەبمان بۆ کردەوە واتە ئینسان کە تووشی زەرەرێ بوو با ئەو دوعایە لەبیر بێت لە یادی نەچێت و هەروەها فەرمێ من سەرم سوڕەمێنە لە ئینسانێکی موسڵمان کە تووشی خەم و خەفەت و غەمێکە بێت غەمبارە بێت چۆن ئەو قەولەی لەبیرە چێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين كاتك يونس عليه السلام كوت الناو سكيب وتكا أو دعائك لغمابو لهمابو شون درشي لناو سي تاريكية تاريكي شو تاريكي بحر تاريكي ناو سكي حوت لبيا شون درشي بوي أو دعائك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين بالتوحيد يكفى فلسي دعوة إلى خواهيك وأفرم باشي أوا خواهي قولا أفرمي فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين أفرمي خواهي سبحانه وتعالى جواب مع دعوة ورزقان مع كده ناوسكي حوتك وهروها إيمان داران بدرجائي ميشو يعني أرزقان يعني توحيد يكفى فلسي دعوة إلى خواهي قولا بكريم كرزقانك لو غم ولو هميك هتا وهروها فرمي سرسرمان بودي مسلمانك توشي ترسى بيه توشي شر بيه شون أو قولي خواهي قولي نبيلة جي كأفرمي حسبنا الله ونعم الوكيل حسبنا الله ونعم الوكيل إبراهيم عليه السلام كاتب هل يندانا عكك أو دعائك حسبنا الله ونعم الوكيل اخوان بس وأوج باشترين كسوا يا المتي دره وكاتك قريشكان ومشركان كوبونو هجوم عن كده سر مدينة ولنا بردين مسلمان بيغمبري صلى الله عليه وسلم أو دعايان كد حسبنا الله ونعم الوكيل وخواي قورا أفرمي فاشي أواه فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء پاشوي أو ترسو بيم وشر آجاويان تجبو شوان دويان جراو توقرا أو دعان كل كوا خواي قورا من بستا خواي قورا باشي أوا
بنعمته أو ترسيليه گۆڕی بەخۆشی بە شادی و بە حوزی خوای گەورە بە هیچ جۆرە تووشی ناڕەحەتی نەبوو. بۆیە ئەمانە لە پێغەمبەران فەرمین کەوا ئەو شتانەی کە تووشمانە بێت لە ناخۆشی لە غەم لە خەفەت لە مەراب خۆمان فێرکەین ئەو دوعایانە بکەین لە هەچ کاتێکا بێ ئینشەڵڵا پشت بە خوای گەورە بزین خوای گەورە هەرگیز لە یادمان ناکا و لەگەڵمانە و پشتەوانمانە. أقول قولي هذا فاستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم.